وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دوو ئەو جەنگانەی بەرامبەر هەندێک لە یەهودیەکان کراون. هەندێک لەو دیندارانەی شوێنکەوتەی یەکێک لە کتێبە ئاسمانیەکان بوون، هەرگیز پێغەمبەری سەرداریان سەڵ الله عەلەیه وسەلەم پێقەبوڵ نەکرا. لە پاش سەرکەوتنیشی لە جەنگی بەدر هێندەی دیکە ڕق و ئیرەییان بەرامبەری پەیدا کرد و بە ئاشکرا دەستیان کرد بە دەربڕینی دوژمنایەتیەکەیان. بەڵێ پاش جەنگی بەدر جوولەکەکانی بەنی قەینوقاع بە تەواوی سنووریان دەبەزاند. ئەوان لەلایەکەوە بەنهێنی دەستیان لەگەڵ جەمسەری دوژمنانی موسڵماناندا تێکەڵ دەکرد و دژی موسڵمانیەتی پلانگێڕیان دەکرد. لەلایەکی دیکەشەوە بە ئاشکرا دەیانگوت محەممەد زۆر لە خۆت بائیمە بەبەوەی لە بەدردا بەسەر کۆمەڵێکدا سەرکەوتویت کە هیچ لە شەڕ و جەنگ نازانن. واتە هەڕەشەیان لێ دەکرد و بە دوای دەرفەتێکدا دەگەڕان کە شەڕی لەگەڵدا بکەن. تەنانەت بە گوێرەی ئەو ڕووداوانەی ئیبن الئەثیر تۆماری کردوون، ئەو جوولەکانە لە نزیک قەینوقاعەوە بەلاماری ئافرەتێکی موسڵمانیش دەدەن. بەم جۆرەش هۆزی قەینوقاع بوونە ئەو لایەنەی لە مەدینەدا بەڵێنی نەبردە سەر و پەیمانی شکاند و بەلاماری ئافرەتی موسڵمانیدا. بەنی نەزیر ئەگەرچی لە سەرەتاوە لەگەڵ پێغەمبەری سەرداردا سەڵ الله عەلەیه وسەلەم ڕێککەوتن، بەڵام دواتر لە ژێرەوە لەگەڵ قوڕەیشدا دەستیان تێکەڵ کرد و ئەوانیش سەنگەریان لە موسڵمانان گرت. بەنی قوڕەیزەش ئەگەرچی لە پێشترەوە پەیمانیان لەگەڵ موسڵماناندا بەستە بوو، بەڵام لە کاتێکی هەستیار و ناڕەحەتی وەک جەنگی خەندەقدا پەیمانەکەیان شکاند و چوونە بەرەی قوڕەیشەوە و ویستیان لە ناوخۆوە ئیسلام بڕوخێنن. پێغەمبەری سەردار سەڵ الله عەلەیه وسەلەم هەروەک حەسەن ئیبراهیم حەسەنیش لە کتێبەکەی بەناوی مێژووی ئیسلامدا باسی دەکات، بەرامبەر هەموو ئەو هەوڵەیەک لە سەریەکانەی جوولەکەکان بۆ خیانەتکردن هەرگیز لە دادپەروەری و نەرمونیانی و ڕاستڕەوی خۆی لای نەدا. لە سزای ئەو هەوڵانەی ئەواندا کە دەیانویست لە پشتەوە خەنجەر لە ئیسلام بدەن، پێغەمبەری خوا سەڵ الله عەلەیه وسەلەم بە ناوی حەقی موسڵمانانەوە تەنها بە ئەندازەی تاوانەکەیان سزایدان. نەفرەت و چینەی جوولەکەکان تەنانەت پاش شەڕی خەندەقیش هەر بەردەوام بوو. لەلایەکەوە ژەهریان کردە خواردنەکەی پێغەمبەری سەردارەوە و بەردبارانی ئەو جێگەیەیان کرد کە لەی دانیشت بوو یەک لەسەر یەک پلانیان لە دژی دەجێڕا. لەلایەکی دیکەشەوە بەردەوام خەریکی جوڵاندنی دوژمنانی ئیسلام بوون لە دژی ئیسلام و ئاگری جەنگیان بۆ دادەخستن. بە تایبەت ویست و ئارەزووی دروستکردنی فیتنەیان لە ناو مەدینەدا هەرگیزدا نەمرکایەوە و دوایی نەهات. پێغەمبەری خوا پاش هەڵسەنگاندنی هەموو ئەم خاڵانە لە پێناو پاراستنی ئارامی و ئاسایشی مەدینەدا بڕیاریدا جوولەکەکان لە مەدینە دەربکات. ئەم جوولەکانش کە لە مەدینە دوورخرانەوە هاوڕێ لەگەڵ جوولەکەکانی دیکەدا لە خەیبەر کۆبوونەوە و ئەوێیان وەک مۆڵگەی خۆیان بەکارهێنا. ئەمە حاڵەتێکی جددیتر بوو لەوانەی پێشوو، چونکە جوولەکەکانی خەیبەر لەلایەکەوە بە هەندێک شێوازی بازرگانی پەست عەرەبە هەژارەکانیان دەچەوساندەوە. لەلایەکی دیکەشەوە گاه لەگەڵ قوڕەیش و گاه لە تەگڕۆمەکاندا دەستیان تێکەڵ دەکرد و دەیانویست بە هەر بەهایەک بووە موسڵمانان لە ناو بەرن و نوری ئیسلام بکوژێننەوە. پێغەمبەری خوا سەڵ الله عەلەیه وسەلەم بڕیاریدا خەیبەریش بە پێی ڕێنماییە ئیسلامیەکان بەڕێوە بەرێت و پاش ڕووداوەکەی ئەحزاب ئەوێشی فەتح کرد و بە یاسا و ڕێسا دادپەروەرانەکەی خوا جوولەکەکانی خستە ژێر دەسەڵاتی خۆیەوە. بەم فەتحە لەلایەکەوە کاروبار و مامەڵە و فێڵ و تاڵەکە و درۆ و هەڵخەڵەتانەکانی ئەو کەسانە کۆنتڕۆڵ کرا کە هەموو شتێکیان لەسەر دووڕوویی بەند بوو تەمێ دەکران. لەلایەکی دیکەشەوە داهاتووی موسڵمانان و موسڵمانیەتی زامن دەکرا. هەندێک لە شوێن کەوتوانی ئەهلی کتاب لە پاش پێغەمبەری سەرداریش سەڵ الله عەلەیه وسەلەم لە سەردەمی دەسەڵاتی خەلیفە ڕاشیدیەکانیشدا لەسەر پیلانگێڕی ناپاچیەکانیان هەر بەردەوام بوون. لە ڕووداوەکانی هەڵگەڕانەوەدا ڕۆڵی هاندەریان بینی. لەو کاتانەدا کە موسڵمانان سەرقاڵی هەندێک کێشەی ناوخۆیی خۆیان دەبوون، ئەوان ڕۆمەکانیان لە دژی موسڵمانان هاندەدا. بوونە تۆڕێکی سیخوڕی بۆ ڕۆم و ساسانیەکان و بۆ ساتێکیش دەستیان لە هەوڵەکانیان لە پێناو ڕووخاندنی خەلافەت هەڵنەگرت. دوجار هەوڵی کوشتنی عەبدوڵڵای کوڕی خەلیفەی موسڵمانان حەزرەتی عومەریاندا.
لە کۆتاییدا حەزرەتی عومەر پاڵپشت بە ئاماژەیەکی پێغەمبەری سەردار و پاش ڕاوێژکردن بە هاوڵان بڕیاریدا هەندێک لەو جوولەکانە کە هەمیشە سەرچاوەی کێشە بوون بۆ مسلمانان و مسلمانیەتی لە نیوە دوورگەی عەرەب بکاتە دەرەوە و لە چەند شوێنێکی دوور لە پایتەختی دەوڵەتی ئیسلام ماڵ و زەوی و زاریان پێ بدات و نیشتەجێیان بکات. نازانم ئایا ئەگەر ئەو مامەڵەیەی جوولەکەکان لەگەڵ موسڵماناندا کردیان لەگەڵ هەر کامێک لە وڵاتانی ئەم سەردەمەدا بکرایە مامەڵەیەکی جیاوازیان دەبوو؟